نزیکەی حەو ساڵە ڕێگای سلێمانی کەلار دەستی پێکردو بەڵام تا ئێستا ئەم ڕێگایە تەواو نەبووە بە پێی قسەی بەرپرسانی ڕێگەوبان بێت کە نزیک بۆتەوە لە تەواو بوون. من بەنیاری زیاتر لە بەڕێز محەممەد جەلیل بەڕێوبەری ڕێگەوبان و نیشتەجەکردنی سلێمانی وەرەگرم کار محەممەد سڵاوە لێبێ ڕێگەی سلێمانی کەلار گەیشت بە شۆ چنێکی تەواو بووە. بەڵێ ڕێگای سلێمانی کەلارۆک و جەناب داماژەت پێیا لە ساڵی 2017 دەستی بەکارەکانی کردووە ئەم قۆناغی کە پێوترێ لۆتی 4 و 5 کە درێژەکەی 41 کیلۆمەترە چکە پێشەوە قۆناغی تریشی هەبوو تەواو بوو بەزم قسە لەسەر ئەم قۆناغاکەم لە 2017 دەست بەکار بوو بۆ ساڵی 2019 کە کابینێم نوێم دەستی بەکارەکانی کرد لە 115 شەکانی کرابوو زۆر لەسەرخۆ ئەڕۆی بەڵام ئەلحەمدولیلا ئێستاکە لە ماوەی ئەم کابینەیە ڕێژەی ئینجازەکەی تاوکو ئەم لە حەزەیە گەشتوتە لە 188 و بەو ڕیتمەی ئێستا کارەکان بڕوات کە ماوەی ساڵێکی شەکان باشێ ڕات ومێدمان هەیە بۆ ئەم سەری ساڵە ڕێگاکە بکەینەوە کۆتایی بەکارەکانی بێت. دەستگای دیزاینەکەی کراوە مواصفاتەکانی ئەم شەقامەت چییە؟ وەکو ئۆتۆبانێکە یاخود تەنها جادێکی دووسایدا؟ جادێکی دووسایدی سەریع مواصفاتەکەی شۆفێرە توانێت لە 100 بۆ 120 مەسموحە لێ بخڕێت یعنی تر مواصفاتێکی باش شێویی لەکەم نەکراوەتەوە لەوەی کە بۆی دیزاین کراوە. کاک محەممەد لە ئاستی دەربەنی خانە هیچ دەستکاری ئەکرێ یاخودەوەی کە ئەکرێ بە دووساید لە تونێلەکەیە؟ لە حاڵی حازرە ئێمە پێشتر تەسمیمێکی کۆن هەبوو کە بە دیوی سلێمانیە دووساید بگاتە تونێڵە قەدیمەکە و تیوبێکی کە بوو تونێڵەکە زیاب کرێ بەڵام چەند ساڵێک ئێمە کە دراسە کراوەتەوە ئەو فکرەیە بەڕاستی نازانین لەبەرەوە وامان پێشنیار کردووە کە تونێڵە کۆنەکە تەرک بکرێ لە داهاتووە بەڵکو لە ژێر شاخی ناوتاقەوە لە نزیک گوندی حەسەنەکاری پێڵەن ئەلەوێ دوو تیوبی تازە دروست بکرێت و دووسایدەکە ئەلێوێەوە دووسایدی کەلار دەربەنی خان باتەوە لە دیوی سلێمانی یعنی دووسایدەکە نەک بە ناو شاری دەربەنی خانە بڕە بەڵکو بە تەنی شاری دەربەنی خانە تێپەڕێ بە بن شاخی ناوتاقە بێتە ئەم دیو. باش کاک محەممەد ئەمە جادێکی دووساید بوو کە حەو ساڵی پێویست بوو ئەگەر تونێلی تێ بکرێت چەندێکی پێویستە بێت؟ خۆی کەوتۆتە سەر دابینکردنی پارە ئەژینا بە تونێڵیشەوە ئەم بەشەی ترکە ماوە بۆی کە بە تەواوی دووسایدەکە لە گەرمیانەوە باتەوە لە سلێمانی ئەم مەرحەلەی ترکە هێشتا دەست پێ نەکراوە دیزاین نەکراوە مەبەستم تونێڵە تازەکە زایدەن 21 کیلۆمەتری ترە کە ڕێگەی دەربەنی خان کەلار کە ئێستا لە تەواوبوونایە باتەوە لە ڕێگەی دووسایدەکەی وارماوە پێویستی بە 2 تیوبی 3 کیلۆمەتری هەیە لەگەڵ 21 کیلۆمەتر ڕێگای دووساید خۆی گەر پارە هەبێت و کێشە لە دابینکردنی نەختینا دروست نەکرێت بە دیزاین و بە دروستکردنەوە لە 3 ساڵ زیاتر تێناپەڕێت. ئەگەر ئەو دوو تیوبە دروست کرێت 3 ساڵی دیکەی ئەوێت بەڵام هیچ پارە لەبەردەستا هەیە؟ تا ئێستا پارە بۆ دیزاینەکەش تەرخان نەکراوە هێشتا هەر لە مەرحەلی فکرایە. بەڵێ سپاس بۆ بەڕێستان بڵێ ئەوەی کە گوێبیست بوون لە بەڕێزیانەوە کە لە 1970 ڕێگەی کەلار دەربەنی خان تەواو بووە و بڕیارە بۆ سەری ساڵ ئەگەر بەم شێوازی ئێستا کاری لەسەر بکرێت ڕێگاکە بەڕووی شۆفێراندا بکرێتەوە و ئەو ڕێگەش لە ڕێگەی مەرگەوە ناوەکەی بگۆڕێ بۆ ڕێگای کەلار دەربەنی خان.